مسلمانە بەڕێزەکان ئەبێ ئێمە جیاوازیە بکەین لە نێوانی سحردا و لە نێوانی موعجیزەکانی پێغەمبەری نازداراندا عەلەیهی السەڵات وەسەلام وا نەزانین هەموو شتێک عەقڵی من و تۆ نەیبڕی ئیتر سحرە و ئەبێ ئەمە ڕەتکرێتەوە. ئەگەر ئاوا فکرکەینەوە ئەمە هەڵەیە، چونکە خواگیان هەندێ زۆرینەی موعجیزەی دا بە پێغەمبەران عەقڵی من و تۆ تەقەبولی ناکا، مرۆڤ قەبولی ناکا، بەڵام لایقە و ڕاستە و ئەبێ ئیمانمانش پێی بێ. لە هەمان کاتشدا هەندێ کار و کردار هەیە لەوەیە عەقڵش تەقەبولی بکە، بەڵام سێرەکەی مەزدەرەکەی شەریعەت نییە و ڕاست نییە، ئەبێ من و تۆ ڕەدیکەینەوە. ئەگە تەماشای قورئانی پیرۆزکەین، لە قورئانی پیرۆزدا باس کراوە، باسی ئەوەی سولەیمانمان کرد لە خزمەتی جەنابتاندا لەگەڵ ساحرەکانی خۆی کاتی خۆی، و باسی ئەوەشەیە یەکێ لە پێغەمبەران موسا عەلەیهی السەلام کاتێ موسا موعجیزەکانی پیشانەدا بە ساحرەکان، ساحرەکانش ئەو کاتە قەت تەسەور ناکەن موسا کەسێکە لە ناویاندا کەسێکی ناودار نییە بتوانێ زاڵ بێ بەسەر ئەو سحر و جادوویاندا. پەروەردگار لە قورئاندا ئاماژەی پێ دەکا و دەفەرمێ زۆر ئایەت دەربارەی هاتووە، بەڵام ئێمە ئەوەی مەبەستمانە باسی دەکەین بۆی کاتەکەمان زیاد نەخایەنێ. فألقى موسى عصاه كاتي موسى عليه السلام ساحرەکان هاتنە بەرامبەری ئەوە بووە مناظرە، بووە ئەوەی کە بزان کێ ڕاستە و کێ هەڵەیە. موسى عليه السلام خوای گەورە ئەمری پێکرد بەو گۆچانەی بەدەستێتی کەچی بافڕەیدا، بەڵام گۆچانەکە دەبێتە مارەکەش دەبێتە هەموو مارەکانی ئەوان دەخوا. مارەکانی ئەوان لە ئەسڵا مار نین، بەڵکو چییە؟ شتی لە بەرچاوی خەڵک مارە، بەڵام لە ئەسڵا نەخێر شتی ترە واتە سحرە. بەڵام ئەوەی موسا نەخێر، ئەوە خوای گەورە کون فەیەکون دەیکاتە مار، ئەسڵی مار نییە هەردارە. بەڵام ئەمە ڕاستە و پەروەردگار پشتیوانی موسا عەلەیهی السەلام دەکا. بۆیە خوای پەروەردگار ئەم قیسەیە گەورەمان بۆ ئاماژە دەکا لە قورئاندا، یعنی ئەبێ ئێمە جیاوازی بکەین لە نێوانی موعجیزەدا و لە نێوانی سحردا. ئەبێ کابرای ساحر بناسینەوە نیشانەکانی چییە، و ئەمجا بزانین ئەم کەسە کە ئەمە دەکا لە ساحر ناشێ، کە ئەمەش دەیکامە ساحرەشێ، چونکە ئەمە نیشانەکانیەتی، ئەمە علامەکانیەتی. فإذا هي تلقف ما يؤفكون هەتا کۆتایی ئاەتەکە دەڕاو چەند ئاەتێکی تر. ئەوە بوو موسا ئەو دارە بووە مار و هەموو ئەوانەی خوارد و هەموویان سوژدەیان برد و مسلمان بوون و ئیمانیان بە فیرعەون نەهێنا، هاتوونە سەر ئیمانیان بە موسا و هارون و بەخوای موسا و هارون هێنا. ئەوە بوو دوای ئەوە کە فیرعەون هەموویانی ئەزیەتدا و لە ناودا و شەهید بوون. ئەوە قیسەی موسایە ناچینە سەری. گرنگ ئەم ئاەتە ئەوەیە مسلمان عەزیزەکان، کەوا موعجیزای موسا لەگەڵ سحری ساحرەکاندا. کابرای ئەمڕۆ ئەگەر عیبادەت و ئەگەر ئەو نیشانە جوانانە لە خواترسی و شەونێژی و لە خوا پاڕانەوە و دوور لە گوناح و دوور لە تاوان و دوور لە خراپە ئەگەر ئەم سیفاتە جوانانەی نەبێ، ئەمە با هەر بڵێ من کاکە ئەولیای خوام و وەرن کاکە من دوعاتان بۆ دەکەم، نەخێر. چونکە ئەولیایانی خوا ئەتەقی ئەنەقی، واتە وەک پێغەمبەری خوا فەرمی ئەولیای خوا و کەسەیە لە خوا ترسە زۆر. ئەتەقی ئەنەقی ئەمجا کەسێکە زۆر خەڵک نایناسێ، ئەمجا کەسێکە حەز ناکە خۆی دەرخە، ئەمجا کەسێکە حەز ناکە خەڵک بیناسێ. ئەمانە سیفاتە، عەکسی ئەو سیفاتەیە کە کەسێک خۆی بانگی خەڵکا و جاڕی خەڵک بدا بۆ لای خۆی بۆی ڕەواج بە ئیشەکەی خۆی بدا. ئەگە تەماشاش کەین لە قورئانی پیرۆزدا خوای گەورە ئاماژەی کردووە لە دوای ئەوە کە ئەڵێت خوای پەروەردگاری گێڕێتەوە بۆمان ساحرەکان لە بەرچاویان شتێکی زۆر خەیاڵی بوو. ئەمەی کە موسا دارێک دێ و دارەکە دەبێتە ئەوەی کە مارێک بتوانی ئەوان هەمووی ئیشەکانی ئەوان پوچەڵ بکاتەوە. ئەوان بە شتێکی خەیاڵی لێکیانەداوە، بەڵام حەقیقەت بوو. پەروەردگارشە فەرمیەوە من شەڕ النەفاثات فی العقد، واتە
Oh